نەورۆز لە تەواوی کورد پیرۆز بێت هیوادارم هەموو نەورۆزەکان بەخۆشی بڕێوتنەوە ڕۆژەکانی کەش وە لە گەریلاکانیش پێویستەکە گەلی کورچی هیوایەک بخوازێ لەم ڕۆژەیە ئازادی هیوای ئازادی ئازادی بۆ تەواوی شتەکان باشە نەورۆز لای تۆ یادکردنەوەی بۆنەکەمان و پاراستنی جەژنی نەتەوەی کورد پێویستەکە گەلی کورچی بکە لەم ڕۆژەیە چی هیوایەک بخوازێ هیوای یەکڕێزی چونکە بە تایبەتی لە ئێستادا پێویستە بۆ ئێمان هەمومان خۆمان دەزانین چەندین کێشە لە وڵاتەکەمان هەیە پێویستە یەکڕێز بین. پەیامی تۆ بۆ گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان چییە؟ هیوادارم دەست بگرن بە دەستنەتەوەی خۆیان و وڵاتی خۆیان هیوادارم یەکڕێز بن لە پێناومانەوەی خۆمانەوە. ڕۆزوای من بۆ هەم گەلی کورد هەر چوار پارچەی کوردستان گرنگی نەورۆز لای تۆ چییە؟ وڵای زۆر خۆشە هەموو هەر چوارچێوەی کوردستان کۆ دەبینەوە و ئاهەنگێک ساز دەکەن زۆر خۆشە بەڕای من. جەژنی نەورۆز لە هەموو گەلی کورد پیرۆز بێ سەرەتا سڵاو لە هەموو گەلی کورد و جەژنە پیرۆزە لە هەموویان دەکەم و بە خێراتنیان میوانە خۆشەویستەکان دەکەم کە هاتوون بۆ ئێرە هیوادارم هەمیشە بەم شێوەیە جەژنی نەورۆز بکەینەوە لە بناری قەندیل بە شێوەیەکی خۆش ساڵ بە ساڵ فراوانتر و خۆشتر بێت. گرنگی نەورۆز ئێمە وەکو دووبارە دەیژێنینەوە ینی هەموو ساڵێ دووبارە جەژنی نەورۆز دووپاتی دەکەینەوە کە بەرخودان بەردەوامە و شکست لە ئێمە دابوونی نییە. پێویستەکە گەلی کورد چی هیوایەکی هەبێ لەم ڕۆژە چی هیوایەک بخوازێ؟ بەڵێ گەلی کورد پێویستە هەمویان بەیەکەوە بە گڕوتینەوە بەشداری لە جەژنی نەورۆز بکەن لە بناری قەندیل و هەمیشە بەرخودان ئەنجام بدەن و هەرگیز کۆڵ نەدەن.